وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەگوترێت کە حەزرەتی حەوا لە پەراسووی حەزرەتی ئادەم سەلامی خوای لەسەر بێ دروست کراوە. دەتوانیت ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە؟ مرۆڤ بوونەوەرێک نییە لە دەرەنجامی پەرەسەندنەوە گەیشت بێتە ئەم شێوازەی ئێستای، بەڵکو وەک جۆرێک بوونەوەری سربەخۆ بەدیهێنراوە. ئەو لە دەرەنجامی گۆڕان لە جۆرێکەوە بۆ جۆرێکی دیکە و بەدەستێنانی هەندێک شت نەگەیشتوێتە ئەم حاڵەتەی ئێستایی. مرۆڤ لە دەرەنجامی هەڵبژاردنی سروشتی ناتوڕال سێلێکشنیش نەگەیشتوێتە ئەم شێوازەی ئێستایی، بەڵکو وەک جۆرێکی سربەخۆ لەلایەن خوای گەورەوە بەدیهێنراوە. بەدیهێنانی حەزرەتی ئادەمیش لە ڕوویەکەوە هەروەک لە دایکبوونی حەزرەتی مەسیح شتێکی موعجیزەیی بووە. لە دنیای هۆکارەکانیشدا بواری ڕوونکردنەوەی موعجیزەکان بوونی نییە. لە ڕاستیدا نەسروشتگەراکان و نەلایەنگرانی بیردۆزی پەرەسەندنیش نەیانتوانیوە بە شێوازێکی ئەرێنی بەدیهاتنی گیانداران ڕوون بکەنەوە. ئەو بیردۆزانش کە هەڵیان دەدەنە مەیدانەوە شتانێکی کەم و کورتی وەهان کە لایەنی زانستیان نییە و لەسەر هەندێک پایەی لەرزی و لاواز بنیادنراوە. دەتوانرێت بگوترێت ئەو بیردۆزانە لە بەرامبەر ڕەخنە ڕاستەکاندا زەبوون بوون. چەند کتێبێک لەم بوارەدا نووسراون و چەند سیمینارێکیش لەسەر ئەم بابەتە هەن، دەکرێت سوودیان لێوەربگیرێت. لە جیهانی هۆکارەکاندا کاتێک باسی شتێک دەکەین لە ڕوانگەی هۆکار و دەرەنجامەکانەوە بۆی دەڕوانین و بە دەستوری گونجانی هۆکار و ئاکامەکان هەڵی دەسەنجێنین. بۆ نمونە بۆ ئەوەی لە ناوچێکەوە درەختێک دروست ببێت دەڵێین بە مۆڵەتی خوای گەورە دەبێت پێش هەموو شتێک هۆکار و مەرجەکانی چەشنی زەوی و گڵ و چواردەور و کەش و هەوا و خودی ناوکەکە و گرەی ژیانی ناوکەکە لە ئامادەجێکی تەواودا بن. هەر کاتێک هەموو ئەم هۆکارانە شانبەشانی یەکتر ئامادە بوون، دەڵێین هۆکارەکان تەواون. کۆبوونەوەی تەواوی ئەو هۆکارانەیەوا دەکات هاتنە مەیدانی دەرەنجامەکە ببێتە شتێکی پێویست، واتە بە ئیزنی خوای گەورە پاش ئەوەی هەموو هۆکارەکان پێکەوە کۆ دەبنەوە، ئەو کات تۆ دەبێتە گەنم و هێلکەش دەبێتە جوچک. بەدیهێنانی مرۆڤ لە سەرەتادا خۆی بۆ خۆی موعجیزەیەکە. دەتوانین ئەم بابەتە بەم جۆرە لە چوارچێوەی هۆکار و دەرەنجامەکاندا تاوتوێ بکەین. با بڵێین ویستمان لە گیاندارێکەوە گیاندارێکی دیکەمان وەدەست بکەوێت. بۆ نمونە گەرەکمان بوو جۆرە باڵندەیەک لە مریشکێک بپەڕێنین یاخود ئەسپێک لە وڵاخێکی دیکە بپەڕێنین. ئەوەی یەکەم هیچی لێ نایەتە بەرهەم. حاڵەتی دووەمیشیان ئێسترێکی لێدێتە بەرهەم کەوە چەند ناخاتەوە. ئالێرەدا هۆکارەکان کەم و کورتن، واتە کەم و کوڕیەکەیە لە ڕەچاوکردنی دەستوری گونجانی هۆکار و ئاکامەکاندا. بەڵام بۆ ئەوەی ژن و مێردێک مرۆڤێکی نوێ بخەنەوە دەبێت تۆوی پیاوەکە لە منداڵدانی دایکەکەدا ئاوێتەی هێلکە بێت. ئەمە لە ڕووی هۆکارەکانەوە شێوازێکی دروستە و کەم و کوڕی تێدا نییە. ئەو کات ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێت و فەرمان بدات کۆرپەلەیەک دروست دەبێت و وردە وردە گەورە دەبێت و بە هەموو ئەو شێواز و دۆخانەدا تێدەپەڕێت کە دەبێت پێیاندا تێپەڕێت و پاشان دێتە دنیاوە. لێرەدا لەبەر ئەوەی هۆکارەکان پێگرا کۆبوونەتەوە، ئەو دەرەنجامە بەدەست دێت کە لەی چاوەڕێ دەکرێت. لە ڕاستیدا خوای گەورە دەتوانێت ئەمەش بگۆڕێت و کۆرپەلەکە بە توانستێکی جیاواز و بە ماهیەتێکی جیاوازەوە بهێنێتە دنیاوە. ئەمە ڕوونکردنەوەی بابەتەکەیە لە ڕوانگەی هۆکارەکانەوە. جا ئەگەر بابەتەکە بە شێوازێک بێت لە سەر و توانای ڕاوەکردنی هۆکار و دەرەنجامەکانەوە بێت، دەبێت بەو شێوازە پەسەندی بکەین کە خوای گەورە و پێغەمبەرەکەی سەڵ الله عەلەیه وسەلەم بۆمان باز دەکەن، نەک بە پەرەسەندن و هەڵبژاردنی سروشتی. خوای گەورە دەفەرموێت ئالەو شوێنەدا کە ئێوە ناتوانن ڕوونکردنەوە بدەن با خۆم پێتان بڵێم ئەمە موعجیزەیە. بێ دایک و باوک بوونی حەزرەتی ئادەم و حەزرەتی مەسیحیش موعجیزەن. هەروەک چۆن خوای گەورە هەندێک جار یەکێک لە بوونەوەرەکان بەبێ باوک یان بەبێ دایک دەهێنێتە بوون، بە هەمان شێوە هەندێک جار بەبێ هەردووچیان دەیهێنێتە بوون. بەدیهێنانی حەزرەتی ئادەمیش شتێکی لەم جۆرەیە و لە چوارچێوەی هۆکارەکانیشدا ناتوانرێت لێکدانەوەی بۆ بکرێت. قورئانی پیرۆز لێرەدا دەفەرمێت
بگەڕێن بە زەویدا تەماشا بکەن و سەرنج بدەن چۆن ئەو زاتە چێکردنی دەست پێ کرد. وەک بڵێیت دەفەرموێت چۆن دەتوانن گۆڕان لە نەبووەوە بۆ بوون ڕوون بکەنەوە. دروستکردنی حەزرەتی حەوا لە حەزرەتی ئادەمیش بە هەمان شێوە موعجیزەیە. ئەو بابەتەش لە چوارچێوەی تەوژمی هۆکارەکاندا ناکرێت ڕوونکردنەوەی بۆ بکرێت. بە دڵنیاییەوە نکۆڵیکردن لە ڕاستی ئەم بابەتەش لەبەر ئەوەی کە دەستەوەستانین لە ڕوونکردنەوەی کاڵفامیە، چونکە هەمان حاڵەت بۆ حەزرەتی ئادەم و حەزرەتی مەسیحیش لە گۆڕ هەیە. لەبەر ئەوەی مرۆڤ بابەتی بەدیهێنانی حەزرەتی ئادەم و حەوای لەبیر کردبوو، خوای گەورە بە بەدیهێنانی حەزرەتی مەسیح دیسان چاوەکانی وەرجێڕایە سەر تەماشای یەکەمین خەلق. قورئان بەو کەسانەی کە پرسیار لەبارەی چۆنیەتی هاتنە دنیای حەزرەتی مەسیح دەکەن دەفەرموێت بەڕاستی نمونەی دروستبوونی عیسا لەلایەن خواوە وەک نمونەی ئادەم وایە کە لە خاک دروستی کرد و لەوە دوا فەرمانی دا و پێیوت ببە، ئەویش بوو. بەڵێ، مرۆڤایەتی دەستپێکی خۆی لەبیر کردبوو. خوای گەورەش بە بەدیهێنانی حەزرەتی مەسیح ئەو بابەتەی خستەوە بیری. ئێستاش بابینە سەر ئەو بابەتەی لێرەدا پرسیاری لەبارەوە کراوە، بابەتی دروستکردنی حەزرەتی حەوا لە ئێسکی پەراسووی حەزرەتی ئادەم سەلامی خوای لەسەر بێت. من بڕوام وایە بە وروژاندنی ئەم بابەتەش دەیانەوێت بوار بۆ دیالێکتیک جەدەلێکی نوێ بڕەخسێنن. ئەو لایەنەش کە بوار بۆ جەدەل دەکاتەوە ئەمەیە: پارچە ئێسکێک لە بچووکترین و کورتترین پەراسووی حەزرەتی ئادەم وەردەگیرێت و حەزرەتی حەوا دروست دەکرێت. بۆچی ئێسکێکی خوار وەرگیراوە و بۆچی لە حەزرەتی ئادەمەوە وەرگیراوە؟ پێشەموو شتێک تکاتان لێ دەکەم سەرنجی ئەمە بدەن. ئەوەندە بەڵگەی بەهێز هەن لەسەر ئەوەی کە مرۆڤ لەلایەن خوای گەورەوە بەدی هێنراوە کە ناتوانرێت نکۆڵیان لێ بکرێت. ئەمە لە هەمان کاتدا بەڵگەیەکی ئاشکرا و دیارە لەسەربوونی خوای گەورەش. گەردون بە هەزاران یاسا و ڕێسا و دەستوریەوە باز لە هەمان شت دەکات. مرۆڤ بە شوناسە ئەنفوسیەکەی و بە دنیای ناوەچی خۆی و بە دڵی و بە نهێنیەکانی و بە زۆرێک لەو لەتیفانەی کە هێشتا نەدۆزراونەتەوە ئاماژە بۆ خوای گەورە دەکات. هەزاران بەڵگەی دیکە هەن کە شایەتی بێگومان لەسەربوونی خوای گەورە دەدەن. فەیلسوفەکان و بیرمەندان و زانایانی کەلام و گشت کەسێکی دیکەش خۆیان بە بەشێک لەم بەڵگانەوە هەڵواسیوە و هەوڵی ئەوە دەدەن خۆیانی پێبگەێنە کەناری ئارامی. جا ئەگەر هەزار دانە لەم بەڵگانە پێکەوە بهێنرێنەوە، ئەو کات دەبێتە بەڵگەیەکی هێندە بەهێز و گەورە لەسەربوونی خوای گەورە کە بە هیچ شتێکی دی بەراورد ناکرێت. ئێستاش هەندێک لە بێباوەڕان دەیانەوێت چاو لە ئاست هەموو بەڵگەکان بنووقێن و بابەتی بەدیهێنانی دایکە حەوامان لە ئێسکی پەراسووی حەزرەتی ئادەم بکەنە ئامرازێک بۆ بێباوەڕی و نکۆڵیکردن لە بوونی خوای گەورە. ڕێنوێنیکاری مەزن بە نمونەیەک باسی ئەمەمان بۆ دەکات و دەڵێت برادەر، کوێریەک لە وجودی نەفسدا هەیە. هەتا ئەو کوێریەش بەردەوام بێت دەبێتە بربەستێک لە بەردەم بینینی خۆری حەقیقەت. بەڵێ، بە مشاهدە ئەمە چەسپاوە ئەگەر نەفسی مرۆڤ لە قەڵایەکی گەورەدا کە چەندین بەڵگە و نیشانەی ئەوەی تێدا بێ کە بەدەستی ئەندازیارێکی تەلارساز بنیادنراوە لاسەنجێکی بچووک لە بەردێکی چکۆلەدا ببینێت، ئەو نەفسە کوێرایی داهاتووە هەموو قەڵاکە ڕەت دەکاتەوە و سەرەوژێری دەکات. لەم تێکدانە بێ ئینسافانەیەوە نەفامی و نەزانی نەفس دەردەکەوێت. ئەمە لە بڕیاری پێشینە و تەسکبینی و دووربوون لە دادپەروەری ژیری زیاتر هیچی دیکە نییە. بەڵێ، لە کاتێکدا کە سەر لەبەری مرۆڤ و گەردون بە هەزاران بەڵگە و نیشانە ئاماژە بۆ ئەو ڕاستیە دەکەن، تەماشاکردنی هەموو شتەکان لە یەک لایەنەوە بێبەشبوون نەبێت چییە؟